باسی دۆخی هەرێمی کوردستانەکەی، باسی پەیوەندی سیاسەکانەکەی، باسی ژان و گوزەرانی خەڵکەکەی. میوانێکی زۆر عزیزمان لە سەردەمێک وەزیر بۆ پیاوێکی سیاسیە، ئێستا چاودێرێکی سیاسی وردە دکتۆراشی هەیە و دکتۆر دارا محەممەدەمین چاودێری سیاسی لێرە میوانە. زۆر سپاس دکتۆر. زۆر سپاس بۆ بەرز. زۆر بەڕێزی. دیۆمەکان سادەن بەڵام پڕواتان وایە دکتۆر؟ بێگومان. بەشی شەڕ و ئاشتی بهێڵینەوە بەرنامەیە. مسڵاو لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی کوسات. ناڕاستیەکەی وایە عەرەب دەڵێ هێن نەرم مەبە بگوشرەی ئەوەندەش ڕق مەبە بشکێی، یعنی دایم مامناوەند بە. پندێککەشیانەیە دەڵێ گەر کەسێکت خۆشویست خۆشەویستی هەن تێمە پەڕێنە چونکە ڕۆژێک دێ ئەم خۆشەویستیان نەمێنێ یا بەینتان تێکچی. دروست. ئەگەر دژایەتی کەسێکی شت کرد لە سنوورەکان تێمە پەڕە چونکە ڕۆژێک دێ دۆستایەتی بکەنەوە. نیسان لە هەموو شتێکا سنوورێکی هەبێ باشە. کورد دواتەنی نەشیش سووتێم نەکەباب. وتەکانی جەنابەت جوانە. ئێمە لە وڵاتێکا ژین نەتەوەیەکین کە لە ناو هەموو نەتەوەکانی دنیا دەتوانم بڵێم یەکێک لە گەورەترین نەتەوەکانی کە تا ئێستا دەوڵەتێکی سربەخۆی خۆمان نییە. نەتەوەیەکین مێژوومان هەیە، خەباتمان هەیە، قوربانیمان هەیە، قوربانی زۆر گەورەمان داوە. بەڵام دەرەنجام هەنگاوی باشیشمان ناوە، خۆناغی زۆرمان بڕیوە، کارگەشتۆتەوەی ئێمە ئێستا هەرێمێکی فیدراڵی خۆمان هەیە لەم هەرێمی کوردستانە. بەڵام لە جیاتی ئەوەی زیاتر بەرەو پێش بڕۆین، ئەگەر بێت و هەنگاوەکانمان زۆر دروست نەبێ ئەوەی هەشمانە لە دەستیە دەین. ئێستا لە کوێین ئەوەی بەدەستمان هێناوە ئێستا لە قاری مەترسیدایە. مەترسیەکان لەوەن لە بارودۆخێکی نائاسایی ئێمە ئەم هەرێمەمان بەدەستکێناوە. بارودۆخێک بۆ ڕژێم سەرکێشی کرد و پەلاماری کوێتی دا و دۆستە نزیکەکانی خۆی لە ئەمریکا و غەرب کە پێشتر لە شەڕی ئێران عێراقا پشتگیریان کرد بوو هەمویان نیگەران بوون و زۆر داوایان لێکرد بکشێتەوە و کۆتایی پێبێنێ. بەڵام هەرکە لە ڕقی کرد دوجار ناچاریان کرد ئەو ڕژێمە لی درا و بێهێز کرا و کورد ڕاپەڕی و دواتریش کە ڕاپەڕی ئێمە ئەو ڕاپەڕی نەمای دڵخۆشی ئەمە بوو چکە بۆ یەکەم جار بوو کوردستان ناوچەیەکی ئازادی بەرفراوانی هەبێ. بۆ یەکەم جار بوو کوردستان هەڵبژاردنێکی ئازادانەی سربەخۆ بکە لە ساڵی 1992. یەکەم جار بوو هەموو خەڵکی کوردستان بە درشت و ورد و گەورە و بچووک و خاس و خراپیەوە پشتیوانی لەو هەڵبژاردنە بکە و بەشداری بکە. یەکەم جار بوو کە وڵاتانی دنیا بە ڕاشکایی پشتگیری لە کورد بکەن بە دراوسەکانیشەوە. ئەمانە هەمووی سەرکەوتنی گەورە بوون. وردە وردە هەنگاوی ترمان ناتەوە دوای ڕوخانی ڕژەم لە 2003 بەشدار بووین لە ڕوخانی ئەو ڕژێمە و لە نووسینەوەی دەستوری عێراق و لە دروستکردنی عێراقی نوێ و لەوەی کە ئەمریکاش ناچار بکرێدان بەم فیدراڵیا بنێ و هەرێمێکی فیدراڵ بۆ کورد هەبێ و بە هیوای ئەوەی وردە وردە کوردستان بەرەو کۆنفیدراڵی و بەرەو دەوڵەتی سربەخۆ بڕۆین. بەڵام من پێم وایە حەکیمانە سیاست نەکراوە بە تایبەتی لەم ساڵانەی دوایی. ئێمە بەرەو بارودۆخێک ڕۆشتوین خەریکە هەمووی لە دەزەدەین. بارودۆخێکە کە دراوسەکانی ئێمە حەز بەوە ناکەن کورد لەمە زیاتر بەرەو پێش بشێ. لەوانەیە هەندێکیان حەز بەوە بکەن فیدراڵیەکەش نەمێنێ. بارودۆخێکە دۆستە سەرەکیەکەی ئێمە ئەمریکا بوو سیاسەتی ترامپ و ئیدارەی ترامپ زۆر بەڕوونی لەگەڵ بوونی دەوڵەتی مەرکەزیە لەگەڵ بوونی فیدراڵی و جیاکردنەوە نییە. باشکراوەی پێوتوین بە ناشارنەوە بڕۆن لە چوارچەوەی عێراقا خۆتان ڕێخن و دوایی ئەمە سیاسەتی ترامپ و ئیدارەکەی و حیزبەکەیەتی لەم ڕۆدا نەک لە عێراق لە هەرێمی کوردستان لە تەواوی دنیا لەگەڵ بوونی دەوڵەتی مەرکەزین کە ئەمە بوو خۆی لە بەرژەوەندی ئێمە نییە لەم بارودۆخە ئێستا. لە ڕاستیشدا ئێمە لە بینی دوو بەرداشین، یعنی بۆ ئێمە ئاسان نییە وەکو نەتەوەیەک دوای ئەم هەموو قوربانیە گەیشتوینە ئەم قۆناغی ئێستا. ئێمە حەقی خۆمانە دەوڵەتمان هەبێ و مافی چارەی خۆنووسینمان هەبێ وەکو هەموو نەتەوەیەکی دنیا ئێمەش وڵاتێکی سربەخۆ بین لەم هەرێمی کوردستانە وەکو گەلانی دنیا بژین. مافیەکە خوا پێداوین
و هەموو یاسا نێودەوڵەتیەکانی جە پشتگیری ئەماکەن کە ئێمە نەتەوەیەکین خۆمان بڕیان لە چارە نووسی خۆمان بدەین بەڵام واقعەکە ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە دەوڵەت نین واقعەکە ئەوەیە کە سیستەمی نوێی جیهانی ئەمڕۆ لەگەڵ ئەوە نییە کورد ببێ بە دەوڵەتێکی سربەخۆ نە وڵاتانی جلهێزی دنیا نەتەوە گرتوەکان و نە دراوسێکانمان ڕێگە بەوە نادەن بۆ نمونە عێراق پارچە پارچە بکرێ و دەوڵەتێک هەبێ بە ناوی کوردستان لێرە ئەمە هەمومانەی زانین ئەمە ڕاستیەکە ئەوەی سیاسەتی کردبێ باشە زانێ کاتی خۆی جەنابی مامجەلال کە ئەیوت ئەمە خەونی شاعرانەیە زۆر دروست پێکاوی نا خۆوێکێک بولاوانەی هەموو خەباتی خۆی بۆیە تەرخان کردبوو کورد ببێ بە دەوڵەت و بە مافی چارەی خۆنەسین بگا بەڵام دەیزانی دروستبوونی دەوڵەت لە ڕوانگەی ئەو سیستمەی کە ئێستا جیهان بڕێەوە بە شتێکی مەحاڵە ڕێگە پێنادن هەمومان ئەم ڕاستی ئازانی تاقیشمان کردەوە ڕیفرەندۆمێکمان کرد هیچ دەوڵەتێک لە دنیا نە دوور نەدزیک نە دۆست نار پشگیری نەکردی خەریک بوو وای لێ هاتبوو نانواویشمان لێ ببڕن ئەنی مەردەکانیشان لێ داخستین کەم واقعا زانین اختیاری دووەممان هەیە کە ئێستا زۆربەی وڵاتانی دنیا لەگەڵەوەن فەلسەفەکانی دنیاش لەگەڵ ئەوەن ئەویش ئەوەیە بە درێژایی مێژوژوە بۆ پێکەوە ژیانی نەتەوەکان بێکەوە بژین هاوڵاتیان هەموو یەکسان هەموو دینە ئاسمانیەکان کە کۆتاییان ئیسلامە لەگەڵەوەی هەموو نەتەوەکان وەکو یەکن جعلناکم شعوبا وقبائل ئێوە هەموو خوا کردوونی بە نەتەوە بە هۆز بە تیرە خوا دروستی کردون کەس جیاوازی نییە باشە ئەم دروستکردنەوە لی تەعارەف و بۆی پێکەوە بژین نەک لی تەعارەک و نەک بەوەی شەڕ بکەن و بەڕێستتری نیشتانەوەیە خەڵکێکی باشە ئیتر کەس لە کەس زیاتر نیە نە عەرەب و نە تورک و نە فارس لە کورد باشتر نییە ئەمە بە میزانی دین بە میزانی یاسانەی و دەوڵەتەکانی هەموو مرۆڤەکانی سەرزەوی و هەموو نەتەوەکانی یەکسانن دوجار ناکرێ وەکو هاوڵاتی ئێمە بەیەکەوە بژین هەر وەکو هاوڵاتێک کە لە هیندستان هاژی چەندین نەتەوەی جیاوازیتیایە وەکۆی ئەمریکا وەکۆی لە ئەڵمانیا هەیە وەکۆی لە سویسرا هەیە بەشێکی هەر بە ئیتالی قساکە بەشێکی بە فەڕەنسی بەشێکی بە ئەڵمانی قەچیەکە ناکرێ ئێمەش لەم عێراقەیە کە پێشتریش تەوان لە سەردەمی ئیسلامە کورد و عەرەب هەمووی بەیەکەوە ژیاوە فارس و تورک و لەژێر دەسەڵاتەکە بۆ هەمووی هاوڵاتی بووە تەنانەت لە سەردەمی دەوڵەتی عوسمانی هاروە ژیاوە دواتریش عراقی قدیمیش طبعا ئەم عێراقا ڕاستیەک هەیە بێ بیزانین هی مڵکی عەرەب نییە لە کتێبە کۆنەکانی قەدیمە عێراق پێشتر عەرەبی لێ نەبووە تەنها جنوبی عێراق نەبێ بەڵێ لە بەغداش عەرەبی لێ نەبووە پیان و تۆ عێراقی عەجەم تا بێمە عێراقی عەرەب نییە تا من بڵێم بۆ عێراقی من عێراقی خۆمە مێژوو هەر ناوی عێراق بە ناوچەکە پیان و تۆ عێراقی عەجەم عەرەب وای پێوتووە چکە پەشی خوارەوەش هەبوو عەرەب نشین بووە پیان و تۆ عێراقی عەرەب ئێمە لەبەرەوەمە بۆچی یانی حساسیتێک دروستکەین ئێمە عێراقی نین ئێمە لە وڵاتاژین خاچی خۆمانە عێراقەکەشی ئێمە خۆی عەرەب نی عەرەب دوای هاتووە چی لە کوردایەتی کەمەکە لە کوردایەتی کەم ناکە عەرەب میوان بۆ لێرە من بۆ خۆم بە خاوەنی عێراق نەزانم بۆ ڕئیس جمهور عێراق نەبێ بۆ سەرۆک وەزیران ببوورە کورد نەبێ بۆ سەرۆک کۆمار کورد نەبێ بۆ نەچین پێگەکانمان لە بەغا بەهێزکەین بۆی عێراقیش هەمووی هی ئێمە بێ نەک هەر کوردستانەکە لێرە ئێمە لەمایە بە هەڵایە چوین دوجار ناچار بووین هەرەمە بکەینەوە نە پێشتر بەوەی من عێراقی نیم عێراق نازانم عێراق با دراوسەیەکی باش ئەو ماوەیە مەفتری پێشوو چەند ساڵ ڕەنگە جەناب بزانی مەسەلەن کە بە شێشانەوت عراقچێتی ئەکا وەکو نوعەن ما جنێوێ تاوانێکی گەورەی مەدبارکردن بوو بزانانی ئەم فەلسەفەیە خۆ من لە فەلسەفەی مارکسی شاهروایە وەکو چۆن لە ئیسلامی شایە ئێمە باوەڕمان بەوە هەیە ئەم نەتەوانە هەموو بێکەوە بژین باشە ئەبێ واشی لێبێ قەچێکە ئێمە گەر بەیەکەوە ژیاین سەلاحەدین پیاوێکی کورد بووە حکمی عێراقیش و ئەمەی ئێستا پێڵەن سووریاش و ئوردونیش و لوبنانیش و بەشێکی زۆری میسریش و بەشێک لە سوودانیش و بەشێک لە تورکیاشی کردووە و کوردیش بووە والێکانیشی کورد داناون مەسەلەن والی داناوە لە حەڵەبا کورد بووە والی داناوە لە بەیروتا کورد بووە لە ناوچەکانی ترا دایناوە تەنانەت لە میسریشا کوردی داناوە خەڵکیش قبوڵی کردووە و لەبەرەوەی شتێک نەبوو بە ناوی ئەم پاڵە پەستوێنەتەوەیە ڕاستە دوایەوەی تورک و فارس و عەرەب ستەمیان لە کورد کردووە کوردیش بیری لەوە کردوێتەوە وەکو مامەسامی زەکی بەگەڵێ کاوان وتیان ئێمە تورک و عەرەبین و ئێمەش بڵێن ئێمەش کوردین ئێمەش هەین نەتەوەین بەڵام ئەمڕۆ ڕۆژی ئەوەی ئێمە پێکەوە بژین
ئەمە لە بەرژەوەندی ئێمەیە کە لەگەڵ بەغدا پەیوەندیەکانمان بەهێزکەین کەسە بەهێزەکانمان لە بەغدا دەسەڵات ڕۆیشتوو بن و مافەکانی ئێمەش ئێستا لەوێ ینی بۆچی ئێمە ئەو سەنگەرە چۆڵکەین بۆ خەڵکێکی تر و دواتر لە جیاتیەوەی بچین لە ناو بەغدا بەرگری بکەین سەنگەری پێشەوەمان بێ سەنگەرەکە بێنینە پردێ یعنی ئەمە کامیان باشترە بۆ کورد تۆ حکمی هەموو عراق پێ باشترە یان بەجێ بیاڵین تەنابینەوە لە چەند ناوچەیەکی کوردستانە ئێوانش خوان بە خاوەنداری نازان مەسەلەن زۆر جاران جار باسی ئەو کەسایەتیان ناکەن کە تازە پێگەیشتنەوەریەکەی مەسەلەن 30 ساڵ پێش ئێستا ڕەنگە خۆیان باوەڕیان بەوە نەکرد بێ کە دەگەنەوە دۆخەکەدانیەوە ڕاستیەکە یەکەم جارێ عراقی ئێستا بەو پێکاتێک کە هەیەی کورد پێکاتێکی گرنگ و ڕەسەن و با بڵێن خاوەن بڕیار بووە لەم عێراقا بە درێژایی مێژوش کاریگەری خۆی هەبووە ئێستا عەرەبیش لەناو خۆی عەرەبی شیعە هەیە و سوننە هەیە و لەناو خۆشیانە ناکۆچی هەیە هەلێکی لەبارە بۆی کورد خۆی بە خاوەنی وڵاتەکە بزانێ و بچێتە پێشەوە دوجاری ئەوانەی حکمی عراقەکە ئێستا هەمویان نەزانن بەبێ کورد ناتوانن چکە شیعە زۆر باش دەزانێت ئەگەر کورد نەبووە لە ڕووخانی ڕژێمانە ئەبوو بە خاوەنی عراق چونکە لە کۆبوونەوەکانی دوایی با بڵێن پەلاماری کوێت و بڕیاردانی ئەمریکا بۆ ڕووخانی ڕژێمی عراق و گۆڕینی ڕژێمەکە شیعەکان بڕیاریان دابوو بەشداری دانووسان و کۆبوونەوەکان نەکەن وە بڕیاری ئێرانیش تاڵبن لەبەرەوەی ئەمریکا سەرپەرشتیەکە مەترسیان هەبوو ئەم گۆڕانکاری ئەکرێ مەترسی بێ بۆ ئێران ڕاستی ئێرانەکان پیان ودون بەشداری مەکەن لایەنە شیعەکان بڕیاریان دابوو بەشداری لە کۆبوونەوەکانی ئۆپۆزیسیۆنی عراقی نەکەن من خۆم شاید حاڵم کە ئەو کاتە بڕیاریان دابوو بەشداری نەکەن من لە تاران بووم دوایی جەنابی مام جەلال هاتە تاران قەناعەتی بە ئێرانیەکانیش کرد قەناعەتی بە محەممەد باقر حەکیمیش کرد کە ئەو کاتە مابوو کە بەشداری بکەن ئەگەر بەشداری نەکەن لە زەرەدی ئەوەیە ئەمە هەلێکی زێڕی نەهاتوتە پێشەوە لانی کەم وەرن بزانن لە ئەمریکا چییە گوزەرێ یعنی لەو دانیشتە چکە پێشترێ من لەگەڵیان کۆبووینەوە تیان ئێمە بڕیارمان داوە نایت مام جەلال هاتە تاران من ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی یەکبوون بووم و بەرپرسی پەیوەندی گشتیەکان بووم وەیەکێک بووم لەوانەی بەشداری کۆبوونەوەکانم کرد لە ئەمریکاش ئیتر مام جەلال قەناعەتی پێکردن و تێوە قەناعەتم پێکردوون عەبدولعەزیز حەکیم دێ وەکو نوێنەری محەممەد باقر حەکیم و لایەنە شیعەکان بەشداری بکەن فعلاً چووینە ئەمریکا لە نیویۆرک منیش یەکێکم لەوانەی بەشدار بووم شیعەکان هاتن ڕۆڵی گرنگیان بینی ئەنجا لەوێ کەوتبوونەوەی بەشی ئەمە چەند بێ بەشی کورد چەند بێ مەبەستم هەتا و کاتەی دەستور نووسرایەوە شیعە خۆی بە خەرزاری کورد دەزانێت چونکە کورد پشگیریکردن لە بارودۆخێکی خراپا بوون ئێستاش پێم وایە ئەوان یاوان لەبەر چاوازان بەبێ کورد ناتوانن عراق بەڕێوە بەرن بۆ ئێمە لەمە نەکەین بڵێن ئێمە ڕابردوو ئەمەمان بۆ کردوون ئێمە لەم عێراقا شەریکی نیوە پشگیرمان بن بۆی عەرەبێکی شۆڤێنی نییە جارێککە ئەنفالمانکە یا کیمیا بارانمانکە ئەم سیاسەتە دروسترە لەوەی ئێمە ڕەنگە وەکو کورد بەڕێز دکتۆر دارا مەسەلەن چێشەمان زۆرە لەناو خۆمان بەڕێز ڕستەیەکت باس کرد ئێستا خەریکە بن بەرەوە ئاقاری مەترسی باشترە نەیار بۆ خۆمان دروستکەین وەهمی و دوژمنی وەهمی دروستکەین یان زیاتر دەستی ئاشتەوایی و تەبایی و زەنی لە ڕاستیە دوژمنەکان وەهمیش نین حەقیقین حەقیقی هەیە بەڵام هەتا بکرێ دوژمنەکانیش ئارام بکەینەوە بەڵێ بەڵام ئەمانە ئێمە بۆمان لە بەرژەوەندی ئێمە نییە کاک ئێمە ناتوانین شەڕی تورک بکەین تورکێکە ئەندامی ناتۆیە و ئەمریکا پشگیریەکە و ترامپ سەڵاوت لە دیداری ئۆردۆگانەدا یانی ئێمە ناتوانین دژایەتی بکەین ئێمە ناتوانین دژایەتی و شەڕی ئێرانێک بکەین کەەوە تا ئەمریکا بەبێ ئەوەی بێر و خێنە ئامادەیە لەگەڵ یا دانیشێ لەبەرەوە بۆ واقع ئێمە ناتوانین شەڕی عراقیش بکەین یەکی نەمان کرد لەبەرەوە بۆ واقعبین نەبین جوانە بۆ نین پێکەوە بژین بۆ نین بەرژەوەندی میلەتەکەمان بزانین لە چیایە باشە بۆ ئێستا پەرلەمان کارانە بێ بۆ لێرە حکوومەت دروست نەکرێ بۆ بێ بەرپرسانی ئێمە کاشنە بەغا سەرۆک کۆمار نەبینن لەبەرەوەی کووردە ئەمە هێز و پێزی کورد بەرەو عقارێکی خراپە بە یعنی کە خەڵک هەستەکاتەوە ناتەبای دوژمن لەم کەلێنانەوە دێتە ژوورەوە دەرفەت دەبینێ بۆی کە کار لەسەرەوە بکەن هەرێمەکە لە بین بشێ یعنی بێ خەڵکی کوردستان بە تایبەتی تەمەەن یەکێتی و پارتی کە دەسەڵاتیانێ باش بزانن وڵاتانی دەوروبەری ئێمە ئەوە سیاسەتی ئەمریکا ڕوونە لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە و ئەمریکا لەگەڵ ئەوە نییە عراق پارچە پارچەکرێەوە ئەگەر ئەم سیاسەتی ئێستا ترامپێتی پێشتر هەیە بۆ ڕێیان بە فیدرالیش نەیەدا وڵاتانی دەوروبەریشمان زۆر بەڕوونی لەگەڵ ئەوەن هەرێمی کوردستان دوو ئیدارەی و دوو هەرێمیش بێ نەک یەک هەرێم
و کاک مەسعود لە بەرگی شەشی کتێبەکە خۆی ئاماژەی بەوە داوە کە کاتی خۆی لە دوای سیوێکی ئاب بەێمایان گوت کە سنووری ئەوە دێگەڵێ و دوایی مخابراتی عراقی و ئێرانی پێکەوە دانیشت بوون نووسیوێت ینی وەکو مێژوو ماوەتەوە کە کاکەیەکێتی با تا دێگەڵە بێ و پارتیش تاوێ و هیچیان زیاتر نێن لەبەرەوە لە بەرژەوەندی ئێرانیش و عراقیش و تورکیاشە حتممە مانای وایە دراوسەکانی ئێمەش حەز بە نەمانی ئێماکەن ئەی نابێت لەم بارودۆخە ئێمە خۆمان تەبابین یەک ڕیز بین و کێشەکانی خۆمان حەلکن مەرجعی ئێمە پەرلەمانە هەڵبژێردراوە ئەو بۆ 2 ساڵە چێت بۆ کارە نەکرێ کاک بۆ لەسەر 1-2 پۆست بێنین ئەمە تێک دێن بۆ ئەم خۆ بە زلزانین و خۆفەرزکردنە لە کاتێکە هەرێمەکە لە مەترسیایە پێمان وابێ کوردستان بە تەنیا ماڵی یەکێکە یا هی بنەماڵەیەکە یای حیزبێکە ئەم کوردستانە مافی هەموو کوردێکی پێوەی و هەموو خەڵکی کوردستان زۆر مامەڵاکەین ئێستا بەداخەوە نەوەڵام من لەگەڵەوە بووم ئەبوو لەم بارودۆخەیە حکوومەتێک دروست کرایە قەچێکە بە هەر سەرۆکی حکوومەت بێلایەنێک بێ کەسێکی تەکنۆکرات بێ گرفتێکی تێدا بێ هیچیتیانی مەترسی ناتوانێت نەپێچوانەی دەستورە نەپێچوانەی هیچ یاسایەکی ناوخۆی نێودەوڵەتیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە هەموو کێشەکانیشی پێ چارەسەرەکرێ قەچێکا کەسێکی بێلایەن ێنین پشگیریەکەین ئێمە لەسەرەوەی کێچێتی پارتی ڕێگنەکەوتن 4 ساڵ 5 ساڵ لەسەرێک لە کەرکووکە پارێزگارێکی عەرەب هەبووی کە کردی کاک ئەگەر پشگیریەک بکرایە پارێزگاری عەرەب داناندرا ئێستا جۆ گۆڕانکاریی کە کراوە ئەگەر پشگیری کورد پشگیری یەکتری بکردایە بۆ ئەو چەند مانگەش تورکمانێک نەداهات بۆیە لە جێ خۆیەتی ئێستاش لارێمی کوردستانە هەموو پۆستانەی کێشان لەسەر با سەرۆکی باشە جەناب تەجروبێشی وردی قوڵی سیاسی تاریخی تێکاکە دکتۆر دارا یعنی مەسەلەن ئەگەر ئێستا تۆ مخەوەل بکرێ بڵێ تۆ سیاسیەک اینجا کۆمەڵی ئیسلامی چی بزوتنەوە چۆکو کەسێتێکی سەر بەخۆ چی بێچێتی و پارتی ئەڵێ زۆر بەڕاشکاوی ینی پێ بڵێ کە قسەی دڵی خەڵک و سیاسەتی ڕاستەقینە واقعبینانە تا کامل وڵای من بەڕاستی بایەتی پارتی ئەڵێم یەکەم هەڵبژاردن کە کرا ساڵی 1992 خەڵکی کوردستان پێم وایە 9% بەشداری هەڵبژاردننی کردووە تەنانەت پیرروپەکەوتەکانی هاتن دەنگیاندا ناڕاست نییە ئەگەر بڵێم 100% خەڵک دەنگیدا ئەم 100% خەڵک دەنگیداوە هیچ حیزبێک زۆرترین حیزب ئیسلامیەکان پێکەوە بەلیستێک دابەزین نانگەیاندا لە 100 یعنی لە 193 دەنگیان بەکێ دابەیەکێتی و پارتی لە 193 لە 100 خەڵکی کوردستان ئەی عەجەبەن ئێستا خەڵکی کوردستان کە لە 150 هەر ناچێت بۆ دەنگدان پەنجاکەی تریشی ئامادە نییە نیوەی دەنگ دابەیەکێتی و پارتی ئەو سەردەما ئەگە کوردستان 4 ملیۆن بوو بێ حساب کە بۆ نمونە 2 ملیۆن دەنگ دەری هەبوو بێ هەر 2 ملیۆنەکەی دەنگی داوە بە یەکێتی و پارتی تقریبا بەس ئێستا لە 4 ملیۆن دەنگ دەر یەکێتی و پارتی نانتوانی ملیۆنی نیوە بێنن نانتوانیوە ملیۆنێک کوشتێک بێنن مانایەوەیە مەبەستەکە ئەمەیە بۆ بارودۆخێکیان خوڵقاندووە خەڵک بێ متمانە بێ پێویستی بەوەیە یەکێتی و پارتی بەڕاستی لەم کاتە لە هەموو کات زیاتر تەبابن لێک نزیک بن و هەموو شتانەی ئاشتەوایی گشتی بکەن هەچی حیزب و پارتی سیاسی هەیە بارودۆخی کوردستان واخوازێ ئێستاش مەترسیمان ماوە چونکە بە زۆر ڕاشکاو بین نازانین ئایندەی ئێران و ئەمریکا بەکوێڕوە ڕاست ئێستا گفتوگۆکان بەردەوامن بەزایە ئەمریکا و ئیسرائیل قبوڵەکەن ئێران ئەتۆمی هەبێ و پیتاندن بکاو یان هەر لەناو خۆیان داینێ ئەمە قبوڵەکەن ئەگەر ئێران براوە بێ بارودۆخێککەن ناوچەکە دێتە پێشەوە شەڕ کۆتایی پێ بێ ئاشتی بکەن ئەگەر ئێران بڕوخێ بارودۆخێککە دێتە پێشەوە دوجار ئێمە لە مەترسی داین ئەو کاتە عێراقیش گۆڕانکاری لە پێشە ئێمە لەم بارودۆخە چیمان کردووە ئەی ناکرێ ئەنجومەنێک دروست کرێ هەرچی پارتی سیاسی کوردستانە تیابێ کەسایەتیەکان خەڵقە ڕۆشنبیرەکان ئەوانەی سیاست مەدار و شارەزای سیاستن بێن هەر هەمووی ڕێی هەبێ حکوومەتێک دروست کرێت لە کۆی ئەو خەڵکە حکوومەتی یەکگرتووی کوردستان بێ بە دەر لە حیزبی و بەرپرسی حیزبی با لە سەرۆکی حکوومەتەوە بگۆڕدرێ یەکێتی و پارتی پێی گەورابن دواتر دەنگی زیاتری پێهێنن منێکی بێلایەن کە بکرێمە سەرۆکە زیران بۆ نمونە من مەترسیم نییە چونکە من حیزبم نییە هێز و عشیرەتیشم نییە ئەگەر پیاوێکی خراپ بووم خزمەتم نەکرد دوای 4 ساڵ دەرمەکەن بۆ عێراق توانیوێتی 7 سەرۆکە زیران بگۆڕێ بێلایەنیش بێنێ نەفرێکیان هێناوە کردویانە بە سەرۆکە زیران تەمەنی 40 ساڵە نەفرێکە لە ژیانی ڕۆژێک لە ڕۆژانە ئۆپۆزیسیۆن نەبووە
ئەو ڕۆژەی کە ڕژەم ڕووخاوە تەمەنی هێشتا نەبووە بە 18 ساڵ و ڕۆژێک لە ڕۆژان چەکی هەڵ نەگرتۆ دژی ڕژێمی پێشوو وەکو لەوەی لە خەباتی سیاسی شابەشدار نەبووە هیچ حزبێکشی نییە سەر بە هیچ مەرجعەتێکیش نییە پارەی پێ لەوانەیە بە سەفەر چوبێتە ئێران پارەی پێیە بەڵام لەگەڵەوە شاک کە هاتووە بەتە سەرۆکوەزیران حیزبە شیعیەکان بە کۆی دەنگ داهێناوە ئەگەر نادەرنێچوو بۆ داهێناوە بیر لەوەکەنەوە ئەمڕۆ بەرژەوەندی باڵای پاراستنی شیع لە عێراقا پێویست بەوەیە ئەم کەسە بێلایەنە بێنن کە مەرحەبایەکی ئەمریکای هەیە هەر کاتێکی ویستیان خۆم لە سوودانی بەقوتر نییە و لە کازمی بەقوتر نییە لە مالیکی بەقوتر نییە دوای 4 ساڵ بۆ ماڵەوە و ئەوەش باشە زانن ئەمڕۆ سەرۆکوەزیرانێکی بێلایەنیان هێناوە پشتیوانیش یەکەن بۆی کێشەکە بەوەی بتوانێت ئیشکە قەچێکەوە پۆستەکانی ترجە وەزارەتە بەشیەکەن خەڵکی تریتیایە ئەمە پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان ئەمە پاراستنی بەرژەوەندی یا مەسەلەن بچووبوونەوەی عێراق زۆر جاروا ئاڵێن من پێم وانێ ئەگەر بۆ نمونەیەک لە هەرێمی کوردستانە دکتۆر دارایەک یان کەسێکی بێلایەن بکەین بە سەرۆکوەزیران بێهمەتکردنی حکوومەت احترامن بۆ کەناوی تۆمێرە یان بەڕاستی بەزانی چی ئەو ڕۆژ پاراستنی بەرژەوەندیەکانە ئەزانی چی عێراق لەو ڕۆژەوە کە مەیدانە ئەگەر ئەمە نەبووە مەترسی ئەوە بوو هەر عەرەبی سوننا کودەتای بکە لە شیعە بەس ئێستا کەسێکیان داناوە مەترسی ئەویان نەما شیعە لە دەسەڵات دوورخێتەوە مەترسی ئەویان نەما ئەمریکا ڤیتۆی هەبێ و پارەکانیان بلۆکە باکسەوە سەرۆکوەزیرانێکیان هێناوە لە خۆ کوردی لە خۆی کرد بەدۆست ئەوە تا بە بێەوەی داهات بنێری موچانێری ئەمە گرینگە توانی سەرۆکوەزیرانی هەرێمیش ڕاکێشەوە بەقا ئەی خۆگەمە معنای وایە پیاوی ئەمە بەقوتبوونی عێراق ئەمە عێراقێکە توانی کوردیش بێنێتەوە باوەشی خۆی ئەگەر تعبیرەکە دروست بێ ئەمە عێراقێکە توانی ئەمریکاش رازیکە توانی ئێرانیش رازیکە باکسەوە ئەوە بەرژەوەندی باڵای عێراق و شیعەکانیشی پاراست و لە بەرژەوەندی خەڵقیشە کارێکی زۆر باشیان کرد ئێستا قسەیەکێکە چوارچێوەیەکی یاساییدا ڕژن بۆی کە ئەو داواکاریانەی ئەمریکاش کە مەسەلەی هێشتنی فەسایل و هەمووی جێگاکەنەوە ئەیکەنەوە بێگومانم لەوەی هەمووی جێگاکەنەوە بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەم پەرتەوازەیە کە ئێستا هەیە خەریکا بێتە دوو ئیدارەیی پەرلەمانمان نییە و حکوومەتمان نییە و کەس نازانێت کێ مەرجەعە ئەمە باشتر بێ یان لەگەڵ ڕێزما کەسێکی خوێنەوار بێنین لە هەر شوێنێکی ئەم دنیاە لە کام گوندی دوورە دەستە بکەین بە سەرۆکوەزیران و پشتیوانی بکەین بڵێن وەرە تۆ سەرۆکوەزیرانی ئێمە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بەعەد بە تۆ دەین فەرمووە وڵاتە بەڕێوە بەرەو پشتگیری دەکەین و با لەم قەیرانە کۆتایی پێ بێ و باشی تر جارێک کەبیر لە لێگەڵە نەکەینەوە یعنی زۆر بەڕاشکاوی ئەگەر داوا بکەین سەرۆکوەزیرانێکی بێلایەن بێت ئێمە لە سوودەکەی 180 زیاتر سوودەکەی لە 100 لە 100 یەکەم کۆمەڵێک کێشەی زۆر گەورە حەلەکەین بە کام کێشەی پەرتەوازەی ماڵی کووردە کە خەریکە دەستێوەردانی دەرەکی جوان لێدێ بیکاتە دوو هەرێمی تۆ یەکسەر ئەمە بنەبڕەکەی خۆت پاسەکەت داوە بێزەبت ئەمە تۆ ئەو مەترسیە بنەبڕەکەی دوایش هەنگاوانەی لەبەرەوەی چیتر بکەی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە کاکە زۆر شت هەیە ئێمە لەبەر کێشەی ناوخۆ بیرمانە لە بەغابچین چارەسەریکەین ئەو بۆ ئێستا کە بیرلاندێک بەرژەوەندی مادیە کرێتەوە هەرو غازەی لە هەرێما هەیە کارەبای هەموو عێراق دابینەکە چۆن کارەبای خۆمانی پێبوو بە 4 ساعتی چۆ کێشەی گەورەمان سوتەمەنی بوو ئێستا غازەکە زۆرە کە ڕێگانێ بینێرینە دەرەوە کارەبای هەموو عێراق دابینەکە کاکەوەرن هەر بە غازەکەی کوردستان دابینیەکە بەڵام ئێمەش بابەشێکمان هەبێ لەم غازە لەم داهاتە بۆی کوردستانی زیاتر پیاوەدانکەینەوە لە جیاتی ئەوەی بیر لە شەڕی ناوخۆ بکەینەوە بیر لە جێبەجێکردنی خاڵەکانی تری دەستور بکەینەوە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بیلەوە بکەینەوە خۆمان بەهێزکەین ئابووری خۆمان بەهێزکەین جەرخانی خۆمان بەهێزکەین دۆستایەتی بکەین کاکە ئەوەندە بیر لە شەڕ و هەڕەشەوشت نەکەینەوە ئەوەندە کە لە ڕقی لە بەرژەوەندی ئێمە نییە کاکە مێژوو پێمانەڵێ ئێمە بە نەرمیە توانیمانە ڕابەرایەتی خەڵک بکەین دەسەڵاتمان فراوان کرد بەکە لە ڕقی ناکرێ بە عینات ناکرێ بەخۆ بە زلزانی ناکرێ بە لێبوردن نەکرێ بە تەواضع ئەکرێ سەید القەومی خادیمهم گەورەی هەر نەتەوەی گەوەی کە خۆی بە خزمەتکار بزانێ بەس بەداخەوە هەستەکەم ئەم مەفهومە نەماوە ئێستا پێچەوانەکەیتی ئێستا خەڵک بە خزمەتکار جار خەڵک بێمنەت بووە بێگومانم لەوەی ئێستا ڕاپرسیەک بکەی لە 170 لانی کەم خەڵکی کوردستان باوەڕی بەم پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە نەماوە ئێمە کارەسات شەهیدە کە سوکاری شەهیدە باوەڕی پێی نەماوە دکتۆر ینی مەسەلە مۆدێلەکەی بەسەر چووە یان بەڕاستی خەڵک
لەو شێوازی بەڕێوەبردنە زۆر زۆر بێزار بێ ئومێد بووە. زانی گومانی تیانی خەڵک لە ئیدارەدان بێزار بووە هەستەکە هەموو جارێ چۆنەڵێ خراپ بە خراپ بەسپێرێ بارودۆخەکە بەرەو خراپترە بن خەڵک بێمتمانە بووە ئەجینا ئەگەر بارودۆخ لە بار بێ خەڵکی کوردستان زۆر گەرم و گوڕە لەوەی بزانێت چێ نوێنەری خۆیەتی هەڵبژێرێ ئەگەر بزانێ هەڵبژاردن کاریگەری هەیە دی ئەوەکە ئێستا برادران بڵین بیر بۆ نمونە بیر لەوەکە 2 ساڵە پەرلەمانێکمان هەیە بۆ کارای ناکەن بیر لەوەکەنەوە هەڵبژاردنێک کە بکەینەوە هەڵبژاردنێک کە بکەینەوە چی ڕۆدا گریمان پارتی دموکراتی کوردستان بە تەنیا 50 کورسیەنە 55 ژیەنە چیەکانی ئایا توانێت کوردستانە حکوومەتێکی یەکگرت و دروستکە بێگومان ناتوانێت واقعەکە پێمانەڵێ کە ناتوانێت تۆ کە ناتوانانی دروستیگەی باش هەست کورسیش بێنی بۆچی خۆ ئازێدەیە مەسرفێکی زیادەیەکی باوەڕکە هیچ دەوری نییە خەڵک متمانەی باڵبژاردن ئێمە لەبەرەوەی دکتۆر مەسەلەن کورسی چییە ینی سەرۆکی فڵان دامەزراوە یعنی مەسەلەن بۆ نمونە پیشەکەی خۆم مەسەلەن پێشکەشکارێکم زۆر جار بیرەکەمەوە بە تەنیا ئەڵێم باشە بێ نەنجی نەبێ ئەو هەموم لەسەر ئەو کورسێ دانیشتوم هەرچەندە ئەو پیشەی ئێمە پێویستی بە تەجروبە و دوورمەودایی وانە دوور و درێژ بێ بەڵام ینی ئەو گریمان بڵێ تا بەرپرزبی لە ژیانی خەڵک لێت بێزار بێ بەڵام هێشتاش ڕەنگە قسە بۆ خەڵکەکەی لە فەزای گشتیا ئیشەکەین مەسەلەن بەبەستەکەی من لە چییە ئێمە لە سیاست نازانین و دڵمان سادە و ساویلکێ یان بەڕاستی ئەوانن کە لە جۆری هەر کەسێک بێدا بەبەستم خوانەخواسی حزب و کەسێتێک نییە ئەوانن نەگەیشتونەتەوە قەناعەتەی کە بەڕاستی کورسیەکان لای میلەت بێبەها بووە یعنی تو کەسێک بە زۆری زۆردار بڵێ بڵڵی بی لە هەرە سەرۆکی حکوومەت هەرە بێ سەرۆکی هەرێم بەمە بێ وەزیر بەمە بێ فڵان بم بەڕاستی ئەمە چێژێکی جەناب دۆزیری ئێمە لە فقی ئیسلامی شتی بابەتێکەیە حەدیثیشە فەرمی ئەگەر کەسێک مەلای مزگەوتێک بوو پێشنوێژ بوو ئەوە ناوەستی ئەگەر پێشنوێژ بوو مەلای مزگەوتێک بوو نوێش خوێنەکان لە دواوە ناڕازی بوو نابێ ئیمامەتیان بۆ بکە ئەنتاو ئاستا ئەگەر نوێشخوانەکان ناڕازین لەوەی تۆ پێش نوێژبی ئیمامەتیان بۆ مەکە چ جای ئەوەی تۆ ببی بە ڕئیسی وڵاتێک و بزانی خەڵکەکە تۆی ناوێ ئەنجا مێژوو پێمانەڵێ ئەو سەرکردانی کە مێژویان نووسیەوەتەوە گەورە بوون لە ناونەتەوەکانیان ئەوانە بوون کە خۆشەویستی کورسیان نەبووە پیاوێکی وەکو جۆرج واشنتۆن نەیتوانی 4 ساڵی تر و چواری تر و چواری تریش داینێنەوە بەزبتی نامەوێت سنەتێکی خراپکەم نامەوێت لەوە زیاتری ناکەم عومەری کوڕی خەتاب خەلیفەی موسڵمانان بوو حکمی زیاد لە 20 وڵاتی ئێستای دنیای کردووە لە وڵاتی فارسەوە لە خوراسانەوە هەتاکو ئەفریقا حکمی کردووە کە پێشەوەی شەید ببێ کە خەنجەرەکان لێدا خەڵقی کۆ کردەوە وتی من دوو داواکاری مەیەکیان تایبەتە هی خۆمە یەکێکیان گشتیە تایبەتەکەەوەی حەزەکەم کە مردم لە تەنیش پێغەمبەر صلی الله علیه وسلم بمنێژن ئیجازەم بۆ وەرگرن لە عایشە دکتۆر ئەبێ ئیزنم دەی بمبورە ئەمە زۆر باسی ئاشتەوای تەباییەکەین ئەڵێن ئێستا مەسرۆر کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە لەگەڵ بەڕێز ئەمار حەکیم لە بەغا بێکەوە گوێ لێ بگرین بە کورتی ئەگەر فەرموو ئەمە کۆتاییمان بە سەردانی خۆمان هێناوە شکر بۆخوا دیداری زۆر باشمان هەبووە لەگەڵ زۆربەی بەرپرسان دانیشتنمان هەبووە و لەسەر کۆی ئەو پرسانەی کە گرنگن بۆ خەڵکی هەرێمی کوردستان و پەیوەندی بینی کوردستان و بەغدا قسەی پێویستمان کردووە داکۆکیمان لەسەر هەموو مافەکانی خەڵکی کوردستان کردووە لەسەر جێبەجێکردنی دەستور کردووە لەسەر شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لەوانە دابینکردنی موچە کردووە و داوامان کردووە کە موچەی خەڵکی هەرێمی کوردستان وەکو هەموو هاوڵاتیانی تری عێراق تێکەڵی هیچ بابەتێکی تری سیاسی نەکرێ ئێمەش ئەوەمان لە بەرپرسان بیستووە کە بەو شێوەیە مامەلە لەگەڵ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری دارایی عێراق کۆبوونەوە هیچ بڕیارێکیدا کە پێشەش موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت ئێمە لە چوارچەوەی دیدارمان لەگەڵ بەڕێز ئەمار حەکیم جەنابی وەزیری داراییش بەشدار بووە لەسەر ئەوەش قسەمان کردووە کە موچەخۆرانی هەرێم لەگەڵ موچەخۆرانی عێراق بەردەوام بێت ئەوان ئێستا دەستیان پێ کردووە بە پەیدانی موچە عێراقی وەدارین کە
بەردەوام بن لە پێدانی موچەی خەڵکی هەرێمی کوردستانیش. کێشەکان یەکلایی دەبێتەوە کە بە دوای جۆشان بتوانن حکوومەتی ینی عێراق کابینەکە دەگیرێت سەربەندی و کێشە سیاسیەکان وەلا بکرێت. هیوادارین ئەوەی کە بیستمانە دوای جەژن دیسان دانیشتن دەکرێتەوە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی کە پێشتریش هەبووە و بۆ دابینکردنی ینی دەستنیشانکردنی باقی ئەو ئەندامانەی کە پێویستن بۆ پڕکردنی ئەو کابینەی وەزاری کە بەڕێز زەیدی دەیەوێتەوەی ڕێکەوتنێکی نوێ دەکرێت لە بەرەوەی خۆ دەزانی ینی بەوەی شەڕ و ئالۆزیەوە داهاتی ناوخێری کوردستان کەمی کردووە عێراق بە داهات لە 100 ملیار کەمتر ڕاستی دەبێت ماگانە بۆ لە موضوع ئێمە لەسەر بابەتە استراتیجیەکان قسەمان کردووە لەسەر ئەوەی کە پێویستە هەرێمی کوردستان هەموو پارێزگاکان ئەو مەجالیان پێ بدرێت کە بتوانن داهاتی نانەوتی یان نەوتی لەسەر ڕاستی پارێزگاکانی خۆیان زیاد بکەن بۆ ئەوەی بتوانن زیاتریش دەور ببینن لە دابینکردنی بەشی خۆیان بۆ حکوومەتی فدرالی لەسەر ئەمە قسەی پێویستمان کردووە لەسەر ئەوجا مەسەلە نەگەوە 120 میلیارد ئێستا ئێمە ئەوەی پێمان گوتون لە ئەو داهاتی کە هەیە نیوەی ئەو داهاتی کە ئێستا لە هەرێم هەیە ئێمە ئامادەین وەکو ماگەکانی پێشووتریش لە بەشی حکوومەتی هەرێمی کوردستان دەین بە حکوومەتی فدرالی بۆ ئەوەی ئەوانیش بەردەوام بن لە پێدانی لەفی بەرنامەی کارەکەتان بۆچی سەردانی سەرۆکومار نەکراوە یعنی خەڵکێکەمە لای بۆ پرسیار پرسیا و خەڵکە بکە جەنابی سەرۆکوەزیران بەشێک لەوانەیە کە لەگەڵ یان دانیشتی پێشتر سەرۆکوەزیران بوو لە سەردەمی ئەواندا گرفتی سیاسی و دارایی هەبووە دەستنیشانکردنی ئەو خاڵانتان باسێت کە بۆچی گرفت دروست ئەوانەی کە بەشێک لە سەرکردەکان لەگەڵ پێشتر سەرۆکوەزیرانی عێراق بوو ئەوانەتە دەستنیشان کە پێشتر هۆکاری چێشە بوو لە هەمان کاتدا لەگەڵ سەرۆکوەزیرانی نوێژ دانیشتن ینی دەکرێت ئەو بێتە ئەزموونێک بۆی لە داهاتوودا چێشەکان لە حکوومەتی نوێ حکوومەتەکانی داهاتوو دروست نەبێتەوە ئێمە ویستمانە سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگیرێ هەموو لایەکێدا چوونەوە بە ئەو کێژانەدا بکە بزانن هۆکارەکانی چی بووە بەڵام ئێمە تەرکیزمان لەسەر ئەوەیە بۆ دەستنیشانکردنی شێوازی پەیوەندی هەرێم لەگەڵ حکوومەتی فدرالی لە حکوومەتی داهاتوو وی تەرکیزی ئێمە لەسەر پەیوەندی داهاتوو بووە نەک لەسەر بەڵێ دکتۆر ینی ئێمە باسی کورسیمانە کردوانێ ینی مەسەلەن گرنگ ئەوەیە خەڵک لێت ڕازی بێوانە وەڵە من بابەتەکەمەوە بوتم عمەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێت یەک داواکاری گشتیم هەیە و تاوانەوە بریندارە و تەندروستی ناجێگیرە و چاوەڕێی مردنەکە ئەو شەوێت حەز دەکەم تا خۆم ماوەم کەسێک دابنێن کاروباری خەڵک بەڕێوەبەرێ تا خۆم ماوم بەڵێ وتیان تۆ دایبنێوتی من کەس دانانێ خۆتان یەکێک دابنێ یەکێک لە دانیشتۆکان وتی عەبدوڵای کوڕێت عەبدوڵا پیاوێکی بەتوانە خوێنەوار سەحابێکی خاوەن مەکانەت و یعنی لە هەموو ڕوویەکەوە پێشەنگ بوو زۆر پێی تێکچوو ڕووی کردە کابراوتی ئەو قسەیە لە بەرخوا نەبوو ئێمە بەسە من باشم کرد بێ ئەوە من ئالی خەتاب بەسێتی و خراپیشم کرد بێ بەسە و قبوڵم نییە عەبدوڵای کوڕم لە جێگای من دانێ دوایی کەزانی کۆ نابنەوە لەسەر نەفرەتی من 6 ناوتان پێڵم لەم شەشەیەکی هەڵبژێر فعلەن 6 ناوەکەی پێوت و دوای خۆی عوسمانی کوڕی عەفانی هەڵبژات مەبەستمەوەی ئەم پیاوە نەهات بڵێ کوڕەکەم لە جێگای خۆی ئەمە پێی گەورە بوو لە مێژووە دەهموو ئەم کەڵە پیاوانەی مێژوو سەیریکە هەوڵی ئەوەی نەداوە لەسەر کورسی بمێنێتەوە یاریزانێک کاگا تەقیما یاریتر ناکە ئەڵێ با نەشکم تەواو لە هێوازی لێنم لە لوتکایە بێ ئەمە گەورەی ئێمە ڕاستی ئەوەی سیاسە دەکا ئەوەی دەسەڵات و پۆست و بەرپرسیارەتی خەڵک وەرەگرێ ئەبێ ئامادەی تیابێ ئەو ڕۆژەی چوو بە جێشی بێڵێ دەسەڵاتەوە نایانێ خەڵک بە زۆر بتێن نەخوارەوە زۆر خۆشەکە بە دەنگدان و بە چەپڵە ڕێزانت بەنەسەرەوە خۆشت ئاوا بێ خوارەوە ڕۆژەی کەلاچووی خەڵک بگری و بڵێن بەداخەوە کە بەجێهێشت نەک خەڵک بە زۆر بتێنێتە خوارەوە کورسێکە و پەیکەرەکە بڕوخێن و کورسێکەشە بشکێنن خەریکە لە هەرێمی کوردستان بەرەوە ئەو دیکتاتۆریێتە بڕواکەەوە ئاقارێکی زۆر دکتۆر مەسەل ئێمە زۆر باسی دواکەوتووی عەرەب و ئەمان و سوود لە ئەزمموی ئێمە وەربگرن و ئێستا ئەو بابەتە تا کەرکک و مووسڵش هاتووە ئەی لەو چوار پارێزگای هەرێم ماوەتەوە
ینی مەسەلەن ئێستا بەدەر لە بابەتی حزبی ڕاستە پرسەکە بەشێکی نەتەوەی بوو ئەو ڕۆژەی کاک ڕێبوار دەست لە کارترازانی کرد لەو ڕۆژانی پێشوە باوەڕەکەی مەسەلەن خەڵکە بە تورکمانیش بۆ پێی ناخۆش بۆ لەبەرەوەی پیاوێکی دڵسۆز بوو ئیشی کردووانێ ینی ئەم بابەتە گەیشتە کەرکووچیش ینی ئەگەر پەتاش بێ سەرەمان بێ با سەرەمان بێ ئەگەر نەخۆشیە با سەرەمان بێ ئەگەر موچێ وەکو موچەش بەشێکی بێ ینی تۆزێ دەستکاری ئەو لە ڕاستیە حیزبەکانی کوردستان مێژویان کۆنترە لەو حیزبانەی لە عێراقان ئەزانی بەڵێ لە هەمویان کۆنترن ئێمە کۆمەڵێک حیزبانەیە حیزبی دیموکراسی و مەسەن سۆسیال دیموکرات و چەپ و چی وچی بە ئیسلامیشەوە کە ئیسلامیش لەگەڵ حکومی پشتا و پشت و ویراسیانیە دەڵان و کارێکی ناپەسند دێزانێ و لە ئیسلامیشە کارێکی پەسند نیە و کێشەشی لە دروست بووە یعنی ئێمە بەڕاست و بەچەپ هەمومان لەگەڵەوەین کامە کارێکی خراپە بەڵام بەکردەوە وامان نەکردووە نەوەڵە بەکردەوە خەریکە حکوم دەسەڵاتەکەمان هەمووی کردوتە ویراسی و دەرەنجامیش لێی زەرمەند بووین وەزە سیاسیەکە بەرەو خراپ هاتووە و خەڵک متمانەی بە پرۆسی سیاسی نەماوە باوەڕت ببێ ئەگە دیموکراسیەکی ڕاستەقینە هەبێ خەڵک بزانێت دەنگەکەی جێگای خۆیەگرێ و گۆڕانکاری پێکرێەوە هەموو دەنگدانێک سەرۆک وەزیرانێکی نوێ دێ سەرۆکەرێمێکی نوێ دێ و بەرپرسێکی نوێ دێتەکایەوە خەڵک زۆر بە گەرم و گوڕی بەشداری هەڵبژاردنەکانەکە بەدە ساڵێ من دەنگ بدەم و دەنگ نەدەم دوجار لەبەرەوە خەڵکی تووشی بێهیوایی کردووە و دەسەڵاتێکیش کە پشتیوانی خەڵقی نەما وردە وردام دەسەڵاتە هەرەز دێنێ ئێستا هەرێم بۆ ناتوانێت ڕوبەڕووی بەغدا بێتەوە کورد گەلێکی قارەمانە بەهێزە خەباتی هەیە و شۆڕشەکانی کوردیش دیارە کورد توانیوێتی چۆک بە ڕژێمی بەعزدا بدا بۆ هەموو تواناوهێزەیەکی هەیبوو ئەمانە چین بەس بۆ ئێستا بێهێزن لەبەرەوەی دەسەڵاتی کوردی میلەتی لەگەڵانێ میلەتەکە پشگیر نییە میلەت سیقەی بەمانە نییە جنا هەموو ئەو کوڕە پێشمەرگەی کە چوار کەس لە لووتکەی شاخێکە بە مانگێک ڕژێمی باز نەیتوانیەوە بیگرێ کورد خەڵخاوەنی ئەو کوڕانەیە بەس خەڵک متمانەی پێنی بۆیە بەرگری ناکە ئەوە تاوین بەڕاشکە ئەو کاکەیە دوو ڕۆژە لە بەغدایە و بەڕێزە ئەو سنە و یار و نیاری بینیەوە سەر کۆمارێکی کوردێ مەرحەبایشین ینی ئێمە ئەگەر گریمان سەر کۆمارەکە کۆمەڵە گرتووە هەر کەس بێ نەوەی نوێ ینی بۆ من کاکزانە من لە ڕاستیام چوونەی کاک مەسرورم زۆر پێ باش بوو بەڵام پێم باش وایە زۆر زووتر بواە لە جیاتیەوەی کە چەند ساڵاڵێن عراق دراوسێ باشە ئەم سەردانە پار و پێرار و بەتر پێرار بواە وەیلانی کەم خەموو ساڵی خەڵک دوسێ مانگ وچەی نەفەوتایە بۆی کۆ زۆر شتی تر هەبوو جێبەجێ بکرایە بۆ ئەوەی ئەم سەردانانە بەردەوام لانی کەم بەنزینی ژەبێتەوە بە 500 دینارەوە داهاتووژەی بینی ئەم دابڕانە لە بەرژەوەندی خەڵک نییە ئەم سەردانە باش بوو بەست تو لیت ئینگلیزەڵێ درەنگ بوو ئەوە زووتر چوونایە دووش وەکو چوون هەر لەبەر سمعی کوردایەتی بێ ئەبوو سەردانێکی سەر و کۆمار بکرایە ینی گەورەترین مەرجعی عێراق ئێستا و گەورەترین پلۆپۆستە لەوێ و تازە دەست بەکار بووە و کەسێکی زۆر بێوەی و دوورە لە هەموو ململانەکانیش ینی دەبوو لەمە سلمی حوار بە لە شەڕی دەبوو سەردانی ئەوە شام کردە لە بە خاتری کوردایەتی بەداخەوە ئەوەش نەکرا جنا من ئەسڵ سەردانەکەم پێ باشە بەڵام درەنگ و بریا زووتر بکرایە و خۆزگە لەم سەردانانە بەردەوام بن و بزانن ئێمە لەگەڵ عێراقا مەسیرێکی مەحتومانەیە بە ناچاری ئەبێ پێکەوە بژین لەبەرەوە برایەتی بکەین باشترە پێکەوە سوود لە یەکتری وەرگین وڵاتەکە بەرەو پێشبەرین مافەکانی خۆمان بەدەستبێنین هاوڵاتیان خۆشگوزەرانی باشتریان هەبێ هیچ لەسەرم تەوەرانە بکەین دنیا واقعیەتە بەڕێز دکتۆروانە مەسەلەن ئێستا تۆ بەڕێستان ئەچی بۆ وڵاتێکی وەکو بەڕێتانیا مەسەلەن بێ ڕێز لە ئاڵاکەی بگرین ڕێز لە قانین یاساکانی بگرین ئێمە پاسپۆرتەکەمان نووسراوە عێراق کارتی نیشتیمانیەکەمان عێراقا موچەکەمان لە عێراقەوە دێ مەسەلەن چیتر وڵا هەموو شتێکمان عێراقیە هەموو شتێکمان عێراقی ئێمە شەڕەکەین لەسەر بەرپرسیارەتی لە بەغا لە بەغدا ئێستا کە نەچووە بوو لەسەر بەرپرسیارەتی لەسەرەوە نەبوو کە کوردێکی باش نییە شەڕی پۆستە شەڕی پۆستە بەشێکی لە سەردانەکانەوەیە بۆ فلان و فلان نەکراوە بۆ وەزیر بەڵێ بەڵکو جێگایان بکەنەوە خۆزگە تۆکمەیی بووە بەستەکەی من لێرەوەیە خەڵک لە مێدیاکان هانەدەین ئەڵێن لە فلان شارە لە فلان عەلەمی عێراقیان پێداگرا ئێمە دژی عێراقین یعنی ئەو میلەتە خۆ بەرتەسکردنەوە و خۆخستنەکەلێنێکی بەرتەسک لە ڕێ مێدیاوە سوودی لێبین زانی چی
ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە کە ئێمە تێکەوتوین ئێمە لە عێراق هاژین و بەشێکی لەم عێراقە و مافەکانی ئێمە لەوەیە و جگە لە پێکەوە ژیان هەر بابەتیش کە بور و ژێنین لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و عێراق نییە و لەی سوودمەند نابین بەڵکو دوژمنانی ئەم وڵاتە لەی سوودمەند دەبن و بە درێژایی مێژوش بۆمان دەرکەوتوە شەڕمان زۆر کرد خوێنمان ڕۆژ سنگەرمان لە یەکتری گرت دوایی هەر پێکەوە بێ بژین و خەڵک بە شەڕی داین بەڕاستی ئەو خەڵکەش کە هات ئاشتاوایمان لەگەڵکە ئێمەی نەکرد بە دەوڵەت جای نەکردینەوە پشتیوانیەوەی نەکرد سەر بەخۆبین پشتیوانی فدراالێکی نەکرد ئیتر باچی تر بە قسەی خەڵک نەخەڵەتین ئێمە پێکەوە بژین پێکەوە جوانین ئەم غرور و لە خۆبایی بوونە شتێکی باش نییە لە بیرمە جارێک لە فڕۆکەخانەی هەولێر ئامێرێکی پەخشی تەلەڤیزیۆنی کۆمەڵ پەیام گیرا بوو بەڵێ جەناب دەو کاتە من ئەو کاتە وەزیر بووم وەزیر بووم لە حکوومەتی هەرێم باز لە ساڵی 2008 دەکەم بە کاگنێچیروانە وتم کاگنێچیروان تەلەڤیزیۆنێکی جیازێکی پەخشی تەلەڤیزیۆنی پەیام گیراوتی لەکوێ وتم لە فڕۆکەخانەی هەولێر کاتەکە عەسر بوو سەعات 4 بوو وتی ئەزانی ناوی چیە وتم نەوەڵا وتی ئەتوانی ناوشتەکەین بۆ بنێری بۆ مۆرگت پێم وت وتی هەر ئێستا بۆ جێبەجێکم پەیوەندی کردبوو بە مدیری مەکتەبەکەیەوە دکتۆر نووری عوسمان ئێستامەوە دکتۆر نووری تەلەفۆنی کرد وتی وردەکاریە و جیازەم بەرێ بابەریدی دکتۆر نووری جیازەکەم نەکەمدایە و دکتۆر من لەگەڵ کاگنێچیروان دوو بە دوو دانیش بووین کە خەبەرەکەت بۆ هات بەیەکۆ کەوتی جێ و جیازە بەردەن دکتۆر نووری کاگنێچیر وتی جیازەکە چییە بەریدەن وردەکاریش بۆ چییە ئەم نازانێ ناوی چییە جیازی پەخش وتی آخر ئەزبەنی ئەم جیازانە دوو جیاز گیراوە یەکێکیان هی وەزارەتی ناوخۆی عێراقە نازانین کامیانە هی پەخشەکە کاگنێچیروان وتی دکتۆر نووری جیهازی پەخشی ناوخۆی عێراق وەزارەتی ناوخۆ چۆن نەگرن خۆ عێراق ئێستا ئەگەر بێ مەتارەکان داخە یعنی سانەوە قای پۆ بڵێ کاگنێچیروان پیاوێکی کراوە و بیرتیژە و 2008 وتیەوە چۆن جیازی وەزارەتی ناوخۆی عێراقتان گرتووە خۆ عێراق بێوێ فڕۆکەخانە مەتارەکان داخە کاک بەڕاستی ینی تۆ ئێمە گەشت بووینە ئەو ڕاددەیەی کە خەڵقی عەرەب بۆی نەبوو بێتە هەرێمی کوردستان ئەمە هەڵوەستێکی هەڵە بوو من ڕاستە سەردەمی داعش و مەترسیانە هەرچی بکرێ بۆ ئەمنیە شتێکی پێویست بوو چونکەوانە مەترسیدار بوون بەس دوای ئەوە جارێکی کار با بڵێن تۆوی ڕق و چینە و ئەوانە لە بەرژەوەندیمان نییە کاکە واقع پێمانەڵێ لە بەرژەوەندی ئێمە نییە مێژوو پێمانەڵێ لە بەرژەوەندی ئێمە پێکەوە ژیانە برایەتی و تەباییە کارکردنە بۆ بەدەستێنانی مافەکانی میلەتی خۆمان لەو چوارچەوەیە کەواتە ئەمن دێمە سەر و پرسیاری ئێمە گلەی بکەین لەوەی کە برایەتیمان دەستی برایەتیمان درێژ کرد و دەستی یاشتەوایی عێراقمان بە قوڵای استراتیژیژانەوە و سەنگەرەکانمان لە ناو بەغدایە لە ئەوە باشتریان خۆمان بەرتەس بکەینەوە و دوژمنایەتی عێراق بکەین و بڵێن با میلەتی خۆمان وا تێبگەێنین لە کامیانە براوەتر ئەبین کاکە ئێمە خۆمێژوەکە دوور نییە 15 ساڵ بەر لە ئێستا باباسکەین ئەو کاتێک کە ئێمە زۆرتر گرنگیمان بە بەغدادا جەنابی مام جەلال سەرۆک کۆمار بوو خەڵقە بەهێزەکانی کورد لەوێ بوون بە جێگری سەرۆک وەزیرانەوە بە وەزیری دەرەوە بە پۆستەکانی ترکا بوو کە زیاد لە دوو لیوا پێشمەرگە ناو بەغدایە پاراست کە شیعە و سوننە پەنایان بۆ کوردێنا ئەو کاتە کورد پێگەی لە هەموو عێراقا بەهێزتر بوو و ڕێزی زۆرتر بوو ئەم هەموو داهاتی ناوخۆیە فرۆشا و پارە لە بەغداوە هەر دەهات هیچ ڕێژەشیان نەدەویست نەوتیشیان نەدەویست هەر باسیش نەدەکرا و ئێمە لە جێگایەکی تر بووین جگەلەوەی هەموو عەرەبێک لەوە ترسا کورد لەوانەیە سپێنێ بێ بە دەوڵەت هەرچیمان بوو تایمە بەسەر چاو بەس ئێمە هەموویمان بەتاڵ کردەوە یعنی کارێکمان کراوان لێمان بێمنەت بن و وردە وردە هەموو شتەکانی ئێمەش کۆنتڕۆڵکەن و بێن داوای مەرزەکانیش بکەن نا ئێمە کە ئەومان بە قوڵایی خۆمان نەزانی بە هەڵەیە چوین و لێشی زەرەدمەند بووین ئێمە کوتمان هەمومان سیاسەت دەکەین ئەشزانین مێژوشمان خوێندۆتەوە زانین سیاسەت هونەری ممکناتە ئەو شتێک کە جێبەجێکرێ هیچ وڵاتێکی دنیا نە دوور نە نزیک نە دۆست و نەیار لەگەڵەوە نییە تۆ بی بە دەوڵەت کە ناتوانانی ببیوە دەوڵەت و نابێ دۆستایەتی بۆ ناکەی وەرزانی ئەم دۆستایەتی لە بەرژەوەندی تۆ خەڵکە کەشتە زەمینەیەکیش ڕەخساوە خەڵقی عێراق ئەمڕۆ پێویستی بە کوردە بە شیعە و سوننەوە
ڕێز لێگرێ استقبال تەکات تۆ دژایەتەکەی ئەو فەرشی سوورە بۆ داخە بۆ سوود لەمە نبینی ئێوە لە بەرژەوەندی میلەتەکەی وەکوتمان بۆ خەڵک ئەو موچەیە گرنگە کە بەیانی دێ ئەگەر دۆستایەتی نەبێ موچەی مانگی 5 سا پێشێش نهات جاوە هەر موچەی مانگی 5 نییە بەمە پێ ڕێکخرایەوە دوای جێژن یەکسەر ئەتوانن داوای موچەی مانگی 6 بکەن ئەجیناوە موچەیەک لە ئێستا فەوتا بوو ێکا بێمە لە بەرژەوەندی خەڵکە کاکە ئێمام دۆستایەتی و تەبایە بکەین ئیش لەسەرەوە بکەین بەڵام یەخستنی ناوماڵی خۆمان بۆ لەم قۆناغە زۆر گرینگە بۆی دوژمن نەتوانێت لەم کەلێنەوە بێتە ناوە و دەستکەوتی گەورەتر لە دەست نەدەین بە تایبەتی ئەگەر گۆڕانکاری لە ناوچەکە کراو ئەم شەڕی ئێران ئەمریکا درێژەی کێشە ئەگەر یەکڕیزیمان نەبێ مەترسی گەورە ڕومانتیەکە حەزمەکە لەسەر ئێران و ئەمریکاش کەمێک گفتوگۆ بکەین بەڵام کاتەکەم تەواو بوو ئەیخینە دوای ئەوەی یان ئەگەر گفتوگۆکە یان ڕێکەوتنەکە واژوو کرا یانەوە تا ئینشاڵڵا ئەوە ڕوونادا گە شەڕ بوو بۆ بەرنامێش ئینشاڵڵا ڕاشتیە بێ ئینشاڵڵا بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین نووسەر و چاودێری سیاسی زۆر سپاس.